ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ ئەسوەکی پێشمەرگەی یاریمە کوردستانی نەوەی من دلدار مستەفا سەلیم خەڵکی دەبەرەوە کرێ ئەس پێشگیریە ڕێفراندۆمێت کەم هەوی دەرم هەمەی خەڵکی کوردستانی 25 نەح ئامادە بن سەر سندوقین دەنگدانی بۆ ڕێفراندۆمێ ڕاستی ئەوە ڕۆژێکەوە گرنگە ئەوە چەندەهەن ساڵام شەهید دادەین و وێ ڕۆژێ ئەوە چەندەهەن ساڵامە مرۆدا وێ ڕۆژە بێت ئەو ڕۆژێ الحەمدولله هات هەوی دەرم هەمەی خەڵکی کوردستان بچنە سەر سندوقین دەنگدانی دەنگی خۆ بدەن و دل بێ ڕۆژێ گرنگ بزانن. من وەکو تاکێک کورد بەڵێ بۆ سەربەخەی کوردستان. ئەوە دەرفەتێکە چه جۆرێدی هەر نۆکێویتەوە ئەو دەرفەتە دووبارە بوونەوە نییە بۆ ملەتێمە ئەو هەندە ساڵە خەباتێت کەن بۆ ڕۆژێکە و ئەف ڕۆژەژی دەست نۆکەویتەوە هەر نۆکەویتەوە یعنی 25 نەها دەوڵ خەڵکی کوردستانێت کەم چنە سەر سندوقی دەنگدانێ بەڵێ بۆ ڕێفراندۆمێ بەڵێ بۆ سەربەخۆ کوردستانێ. من وەکو هاوڵەتی خەڵکی شنگاری پشتگیری لە ڕێفراندۆم دەکەم و دەنگ دەدەم بە پەلە.